هاوڕێیانی بەڕێز، تێکۆشەرانی خۆشەویست، سڵاو و ڕێز. زۆرم پێخۆشە ئەمیش بەشداری ئەو کۆرە بەنرخە بم، کۆڕێک کە بۆ ڕێزلێنان لە بەڕێز دکتۆر خسرەوی عەبدوڵڵاهی و بنەماڵەیەتی. کاک خسرەو یەکێک لە ئەندامانی دڵسۆز، تێکۆشەر بە خۆشەویستی ئەو حیزبەیە. کاک خسرەو زۆر لەمێژە لە دەورانی گەنجی هەتا ئێستا بۆ خزمەت بە حیزب بەڕاستی درێغی نەکردووە. ئەگەرچی دەفتەری پاریس زۆر شتی بەسەر هات، زۆر اتفاقات کەوت، بەڵام کاک خسرەو وەک بەردی بناغەی ئەسلی ئەو دەفتەرە و ئەو نوێنەرایەتیە بۆ وەدووکەوتنی جددی ڕێگای دکتۆر قاسملو بە شەهیدانی سەربەرز کاک دکتۆر سەعید و پێشەوای نەمر چۆچی نەدا. لەگەڵەوەی کە هەمومان دەزانین زۆر اتفاقاتی سیر ڕوویاندا، بەڵام کاک خسرەو هەروەکو عەرزم کردن وەکو بەردی بناغەی ئەسلی ئەو دەفتەرەی مایەوە. زۆری زەحمەت کێشا و وەفاداری بەڕاستی ڕێگای دکتۆر قاسملو بوو. هاوڕێیان، مەسەلەیەکی کۆنی ئەوروپایی هەیە، دەڵێن هیچ پیاوێکی موەفەق و سەرکەوتوو پەیدا ناکەی کە ژنێکی بەهێز و تێکۆشەری لە پشتەوە بی. بێ هیچ شێک براژنە گوڵناس هاوکار، ڕەفیق، پشتگیرێکی تەواوی کاک دکتۆر خسرەو بووە. زەحمەتێکی زۆری کێشاوە و زۆریش بەلای هەمانەوە بەڕێزە و خۆشەویستە. ئەو بنەماڵەیەکی حیزبی بێ ئیددەعا، خۆشەویست، ڕێزدار و شۆڕژێر و تێکۆشەر بوودا. زۆر بەداخەوە نەخۆشی مەجالی نەدا ئێمەش بتوانین بەشدار بین لە کۆڕی ڕێزلێنان لە بەڕێز کاک دکتۆر خسرو بۆ بنەماڵەی، بەڵام دیسانەکانە بە فرسەتمان زانی کە بە شێوەیەک ئێمەش لە جەمعی یاراندا بەشدار بین. لەخوای گەورە سەرکەوتن، سەلامەتی و بەختەوەری ئەو بنەماڵەیە و بەڕێز کاک خسرە و براژنێ و کاک ئەردەڵان و هەموو ئازیزانی دیکە بکەین. زۆر تێکۆشەری دی لە دەفتەر هەبوونە کە پێ بە پێ دەگەڵ کاک خسرە و زەحمەتێکی زۆریان کێشاوە. جگە لە ئەندامانی کە بەرپرسی ئەو دەفتەرەی بوونە، هەندێک کادر هەبوونە کە جێگای ڕێز و مەتمانەنە. کاک حەلی پورامان یەکێک لەو خۆشەویستانەیە کە لای ئێمە و لای ئەندامانی بەڕاستی حیزب ڕێزی هەیە، خۆشەویستە. هەمووی ئێمە دەزانین ئەوانە چەندیان زەحمەت کێشاوە. زیاتر لە 40 ساڵە ئەمن ئەو برادرانە لە نێزووکەوە دەناسم و هەموو ساڵێش ئێمە توانین وانە بچینە خزمەتیان، بەتایبەت لەو کاتانەیدا کە گێژین ئۆمانی تەدەگیرا کۆمیتەکان یارمەتی دەفتەری پاریس و نوێنەرایەتی دەرەوە بدەن. ئێمەش هەموو وەخت حازر بووینە و دەگەڵیاندا بووینە. بەڵام ئەوەی جێگای سرنجە ئەوەیە ئەو برادرانە بەدڵ ئاوەڵاییەکی زۆر و پشتگەرمیەکی تەواو و باوەڕ و
هێزەوە توانیویانە کارەکانیان ڕاپەڕێنن. سڵاو لەو بەشدارە ئەزیزانە دەکەم کە ئەوڕۆکانە بۆ کۆڕی ڕێزلێنان لە کاک دکتۆر خسرە و بنەماڵەی بەشدارن. سڵاو لە کاک خسرە و لە براژنە گوڵنازی بەڕێز و لە کاگەردەڵان و لەو کۆمیتەیە کە ئەو کۆڕەی ڕێخستووە. لە خدای گەورە ساغی و سەلامەتی هەموو لایەک و بە تایبەت کاک خسرە و بنەماڵەکەی داوا دەکەم. هیوادارم بەختەوەری و سەلامەتی و سەرفرازی نەسیبی وان بی. ڕێز و ئیحترام و خۆشەویستی بۆ هەموو لایەک. خوای گەورە پشت و پەنای ئێوە و حیزبەکەمان بیتن. هیوادارم لە کوردستانی ئازاد لە وڵاتی خۆمان چاومان پێک بکەوێتەوە. بە خودای گەورەتان دەسپێرم. سالحی زەرزە.